مامۆستایان توێژێکن کەنەوەی نوێ لەسەر دەستی ئەوان پێدەگات و چینێکی ڕۆشنبیرن و هەر لادانێکیان لە پیشەکەیان کاریگەری لەسەر قوتابیان دروست دەکات. بەڵام لە دوای داهێنانی سیستەمی پاشەکەوت زۆربەی مامۆستایان لەبەر قورسی ژیانیان ناچار بەکارکردنێکی تر بوونە کە لەگەڵ پیشە و لێهاتووی خۆیان جیاوازە. تا ئێستاش لایەنی حکوومەت هەڵوێستەکانی بەرامبەر ئەم توێژە لاوازە و یەکێتی مامۆستایانیش دەڵێت لە ئەگەری چارەسەر نەکردنی کێشەی مامۆستایان کۆمەڵێک هەنگاو دەگرنە بەر. حکوومەت یەک دەبێ یان گفتوگویەکی جدی لەگەڵ حکوومەتی ناوەند بکات و لەلایەکی تریشەوە ئەگەر حکوومەتی عێراق ناتە پێشەوە و بەڵێنەکانی خۆی بەسەر نهێنا و لەسەر دستور ڕێنەکە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پەرە بدا بەو بارودۆخ بەو داهاتەی هەیەی بە هەر شوێنێک بێ ئەو پارانە ئەو نەفتانە کە فرۆشا پێشتر لە دەوری وڵاتن هەچ شتێک بکات دەبێ ژیانی خەڵک مسۆبرکە و مانگ بە مانگ ئەو موچە بۆ خەڵکدا باش بکات ئەگەر ئەوە نابڕاستی پرۆسی خوێندن نەمەترسیدا بێت. مامۆستایەکیش دەڵێت وێڕای ئەوەی موچەی 6 مانگی تەواویان لە لای حکوومەتە و تا ئێستاش چارەگە موچەی مانگی 8یان وەرنەگرتووە. دەشڵێت ومێدێکی ئەو تۆیان بەو حکوومەتە نییە بتوانێت ئەم چارەگە موچەشیان پێ بدات. هەر بۆیە دەڵێت وا باشترە حکوومەت شکستی خۆی ڕابگەێنێت. کە دەبینین مامۆستا لە ماوەی 40 ڕۆژ جارێک ڕوبع موسەیەک وەردەگرێ ئەگەر مامۆستایەک 400,000 وەرگێ ئەگەر بە 40 ڕۆژ ئەو موسێ وەرگێ دەکاتە ڕۆژێ 10,000 دیناری بۆ دەمێنێتەوە. ئەگەر مامۆستایەک کرێچی بێ و بژێوی ژانی زۆر باش نەبێ ئایا چۆن مامۆستا بتوانێت ئەو پرۆسەیە بە جوانترین شێوە بەڕێوە ببە. ئەگەر حکوومەت ناتوانێت ئەو خەڵکە بەڕێوە بە ئەگەر ناتوانێت بژێوی ژانی مامۆستا جێبەجێ بکە ئەگەر ناتوانێت پرۆسی پەروەردە و فێرکردن بەرەو پێش بدە با ئیعلام بکە کە ناتوانێت ئەو پرۆسانە جێبەجێ بکە با کەسانێشتر کە توانان هەیە کەسانێشتر بیر و فکری چاکتریان هەیە با ئەوانە بێنە پێش بە ئەو حکوومەتە بەجێ بێڵن. لەماوەی ئەم 3 ساڵەدا سەدان گرفتی جۆرا و جۆر ڕوبەڕووی مامۆستایان بوونەتەوە و لەو پێناوەشدا مامۆستایان وەک توێژێکی ڕۆشنبیر لە پێناو مافەکانیان چەندین جار ڕژاونەتە سەر شەقام و داوای مافی خۆیان کردووە. بەڵام بێباکی حکوومەت ئەوانی تەواو بێهیوا کردووە و کەم دەرامەتی زۆرێک لە مامۆستایان وای کردووە تووشی چەندین دیمەنی تراژیدیایی ببن و تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا ڕەنگی داوەتەوە. دەوترێت مامۆستا لەبەر نەبوونی و قورسی بژێوی ژیانی بۆتە شاگردی قوتابیەکەی کە ئەمەش تەنها پرسیارێکە بەڕووی حکوومەت کە ئاخۆت چ وەڵامێکی بۆ ئەم دەستەواژەیە هەیە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.